سڵاتان لەگازانی خۆشەویستان بخێر بنەوە بۆ ڤیدیۆکی نوێ. دیسانەوە لە پارتی سێمی یاری ئەڤاتار گەڕاینەوە لاتان. ئەوەی ئەگە بینەری پارتی یەکەم و دووەم دەبنەوە لینکی لە دیسکرپشن دادنێم بڕۆن سەردانی بکەن تەماشایان بکەن بۆی تەواو لە چیرۆکی یاریەکە دێبگەن. طبعاً یاریەکەی زۆر شاز و زۆر بەهێزە. لە پارتی پێشوو چەند شتێکمان ئەنجامدا. یەک لەو شتانە بریتی بوو لە ئەنجامدانی یەکەمی شت کاتێکە لەناو مرۆڤەکان بووین لەگەڵ ئەوان کارمان دەکرد، خیانەتیان لە ئەڤاتارەکان کرد، هێرشیان کردە سەریان. ئێمەش هەڵمان بژار ئایا لەگەڵ مرۆڤەکان شەڕ بکەین یان لەگەڵ ئەڤاتارەکان. ئەگەر لەگەڵ مرۆڤەکان بووایە ئەوە دەبا لە سەرکردەکەی خۆمان بدەین، وەروە ئەگەر لەگەڵ ئەڤاتارەکەش بمانویست بە دژمنداری بکەین دەبا لە ئەڤاتارەکە بدەینەوە کات هەر بە مرۆڤی دەماینە. بەڵام ئێمەوەمان هەڵبژارد کە ببین بە ئەڤاتار، بۆیە لە سەرکردەکەی خۆماندا دواتر هاتین لەگەڵ ئەو ئەڤاتارێک کە لەگەڵمان بوو، هاتین بۆ خێڵی ناویەکان کە هەمویان ئەڤاتارن. لێرانە ماینەوە. دواتر چەند کارێکیان پێ ڕاستپاردین و وەروە مرۆڤەکان هێرشیان کرد، چەند بۆ میشمان پوڵسەڵ کردەوە، دواتر چەند تاوارێکیشمان تەقاندەوە. جا لێن درۆ کۆتاییمان پێینە بە پارتی پێشوو. سەر دەچینە سەرەوە. قسەیەکیشی کرد The RDA sent in dragons. They're vulnerable from above, but we're not going to accomplish anything from down here. See what you can do. Ryder, you've got to get to higher ground. مثلا تاورانی کنن وقتی که بودیم. Ryder, you've got to get to higher ground. التعارف اللي قلت دراغون والأزياء يعني نوع أزياء. أول يسلى بعض كلمات الإسلام جابين يخوان أو مرت. أنا أظن اللي بخيني كان بولا باندي مرت أجنا شنو قاعد بقولنا بو بيكوجيت يصير سنة نعطى ويشي عند فامو يصير سنة كار كيسر ورات تنتي بزانه كيسر لقال أوكي تشتر فاكي تشتر بس باري كتوا هذا كان غوري وانتشار يك عشرين دقيقة ليرو وبالك روتش كشمان كشان بالكان كشمان اللي كشان ده جلسنا تاورا بالك كشان صوت فوارا بس اللي خرجت بوي ويلات وتتسام سنة ما تعالي كم ويسأل دائما تبروف جاتر بالضبط. بەڵام مرۆڤەکان لە بەرەی یان نەتیان لێ کردوین ئێمەش بەبەرهێندا بووینە دوژمنی مرۆڤەکانیش.
ژووریان تێکشکەنە ژوورەش ڕۆحی خۆی مرۆڤەکەی ئەو ئەڤەتاڕی تێدا کە ئێمە بەکارماندێنا چکەشە تەواو نەبووە ئەڤەتار بەڵام هێنابیان ئێرە بۆی بیپارێزن بەڵام بەهۆی ساڕخەکەوە تێکیان شکان وەرە مرۆڤەکە هاتە دەرەوە جا ئێستا بە تەواوەتی دەیکەن بە ئەڤەتار ڕۆحەکەی دەگوازنەوە ناو ئەڤەتارەکە. Welcome, Dream Walker. What's going on? Who are you? I am Tahi Sanume, spirit leader of Navi Tipani. You are safe. Harper. Renee Harper could not be saved. I don't understand. Your human body is dead. But you are ئافرەتە Navi پیرەش He will never be Navi. سەرکردەکەی ناڤیەکانە This born sky people. He will always be sky people. It is done, Bedamo. They are not to be trusted. Enough. دەڵێ ناتوانین باوەڕی پێکەن چکەمە خەڵکی ئاسمانە We have important work ahead. مەوەستێ بکەنە باوەڕی پێ ناکەن هێشتا بە تەواوەتی بۆی مرۆڤی ئاسمانە لەلایەن خەڵکی ئاسمانە. The humans seek to control Iwa. The one called Falco searches for a Vitraya Romonang, a long-forgotten well of souls. Well of Souls? An ancient willow tree connecting to all that Iwa has created. It is how the Nanas speak of Iwa. Your Falco has learned of ways to do this. He seeks to control the ancient site. Whoa. You're saying whoever controls that place controls the whole planet? Speak to Danjalala, and remember, you must help find the sleeping well of souls before your Falco. باسیەوەی کرد کە دەتوان لە ڕێگەی ئەو دارەی کە ناوی ئەیوایە کە ئەوان زۆرەوە پێیوەست بوونە دەڵێت ڕۆحەکانی تێدا هەڵدەگیرێت و وەروایمە قسەی لەگەڵدا دەکەین و لە ڕێگەی ئەوە دەتوانین ڕۆحەکانیش بگوازینەوە. If I Lungore in باسیەشی کلتوریە only he can help. Humans must not find sleeping well of souls. Got it. Falco gets there first, we're finished. Renee Harper warned of Falco. We will ride out Anikran. We go when you are ready. دەیوتین بۆ شوێنێکی تر ناوچەیەکی تر ئەوە کۆڕی نیشان دەروە دێین بۆ ئەم شوێنە The Swotulu is dark. Over there. Sky people wants to only taking. Now Sky people attack villages. Why do they attack villages? If they keep us busy defending, we aren't searching for the dormant site. You must find Shaman. He will show you the way. Meet village leader. He will lead you to Shaman. I go ahead towards Sky people. Kievami. باسێکە کە دەڵێ خەڵکەکانی ئاسمان هێرشیان کردوتە سەر ئەم هەموو گوندەکان وتی بڕۆ لەگەڵ لیدەرەکە سەرکە Looking for Lungore. Lungore go. 3 camps. You follow. Understand? Lungore. He tries stop Navi death. 3 camps. You follow. Go. ئێمە دەنێت بۆ سۆ شوێنە کارەکانمان لێ ئەنجام دەین سەرەتا
بۆ ئەسپە ببین Stay بۆ calm. ئەسپە بووین بەسپەکە بڕۆین خێراتە دەگەین هەندێک ئەو شتانش خەڵکەینەوە Earth says hello! دوژبین ئێرانە ڕستاکەین ئەوانشان تەماندەوە ئەسپەکانیشان کوشت ئەسپەکەی هێنامە یانەمە هەوە Let's go. لیڤڵیشمان بەرز بۆ تۆزانیت چێکی ترمە بوات ئەمە بێسترە لیڤڵی دووە سکێڵەکانیش تاوان لەگەڵ تێبڕوونی کات کە لیڤڵت بەرز دەبێتەوە سکێلی نوێشت بۆ دەبێتەوە ئەو لۆکێشنەکانە Everything. So. تا یکی که داری بیان کنی Easy داشت there. من تکشکم ئەوانش بە هەڵن لە ئەسپەکان دەبێت Charge! Are you crazy? ئەو ڕێگەیە لە ماپەکە داخراوە ئەوەی لە ڕاست دەچین بۆ دواوە ئەگە بمانە دیشتێکمان هەیە لێندەدا دەسە بۆ ڕێگایە داگەین یان ڕێگاکەیت هەرێمیان داوەتە بەر بۆم درۆنان نەزۆر بێتانن پێویستە بگەڕێنەوە وازمان لێداین خۆ
نقابة دمين يمي داوته بس صاروخان Stay calm. بارين انجا ليرة تاوزان دو لا اللي ركا خسيلي غضابكي Many dead, much sorrow. Longore, no find. I need to find Lungare or more of your people will die. Longore, maybe he lives. Find machines. Machines pull rocks from ground of Swatulu. You mean bulldozers? Lungare's gone to stop them? Sarain, with Unepe. او Find اشتكي them من near هاي الجورة bulldozers. على فيديو You سرا help destroy. لنا دوزيوتا Looking for Dere- Lungare or Unape? Got it. باش اقل لبر بويوم لونغورو هم كسا دمريت دليد اخر ام لونغورو بهز دتواني لنا ايام بي دليد دتواني هم يعني Stay ناو بار calm. بيوت دليد تكيكي من زور بهزا نظام السرباز بهزان وتيشي كلا جيانا اشتا نمردو You're hurt. Are you Unape? I can help you. Listen, I need to find Lungare. وتي You يونيفيريش bring بدوزرو evil ام upon تسوكا us. I should spare you myself. If you have any honor, you will help destroy demon machines. Only then you find Lungare. Fine. But no warrior reaches them. Human guns cut down all who try. Now it is your turn. If you fail, your death will bring my smile. Nothing more. دلا جاري برو امانتي بشنم ماشينا موستي ام امير جورانيا دلا برو تيجي بشنا نوزن لجوا وستبكت بالشكل اللي بتقوم او بالشكل اللي ادانيك بالجماعة يكتبوا يجلسين داركش تيكشكان يقل داركان تيكشكان لأنه أخبو بس داري إيوه أنا بومي أوتي ويسكسين كيش اللي بينه وفوق الكتاب
تێکمان شکاندن سپێویستە بین ئەم سیگناڵەشیان تێک بشین ئانە سیگناڵن ئەگەر تێکیان بشین ئامێرەکانیان ڕادەوەستێت تا تێکمان شکاند پێویستە بگەڕێنەوە ئەولا Let's go. جوابزانم دەچنەوە لای ئەو کچێ تازەگە قسانە لەگەڵ ئەمپیر ئەمپیر و ئەمپیر شتێکراوە بوو لایەکەی Many of my kin taken by humans. You must free captives. Lungore may be one of them. Okay, where's he at? Or DA camp. Go. Navi باسی must walk free. کوتی ئاوتی بڕۆ زیندانەکانمان ئازادکە لە RDA کە بەشی مرۆڤەکان لە کامپیوانە پێویستە بچین ڕزگاریان بکەین Stay calm. پێویستە بە خێرایی بڕۆین خۆی من ناڵم ئەگەر بۆ خۆم یاریکەم هیچ بزرگی ناڵم بەڵام بۆی نامێت دیگەکە زۆر درێژ بکەمەوە بۆیە بۆ خێ یاری دەکەم باشە وجارە بۆ هیچمان پێ نەبوو پێویستە دەبێت لە دارەکانی وەرگین ئەم دەرمانە بۆی زیندوو بمێنێتەوە زانین ئەمە تێیدا باش بوو ئەمە ئەگەر جارێکیش خوێنمان بەتاڵ کاتەوە بۆ دەتوانین خۆمان هەستێنینەوە زۆر پیسە ئەمە ئێستا هەمیانمان ڕزگار کرد پامەش تەقوینەوە ئەسپێکیش لێرە هەیە پێویستە بیبین بۆی بە خێرایی بگەینەوە Stay calm. لێرەوە گەڕێینەوە Free my people. For لێرە that تۆ I owe you خەڵکەکەمت debt. ئازاد کرد I will try to live to repay. Many have seen Lungore. He is, how to say, where humans take rocks. Factory.
You must make war party. Lead warriors to factory. Factory. Got it. You speak my language better than most. I was student at human school. Before the killing, it was my passion to speak your words. Now, I only have passion for fight. دەچین فاکتۆریەکەتێکی دەڵێم وەزانم ئەو ئامێریکە باسی دەکرد لیدەرەکە لیوگێریە کە لەو شوێنەیە لە مرۆڤەکانە دەڵێم شوێنەوان دەستیان سلاویستەکە ئەو ئامێریلیە دووشم شەرە باشتر بەهێستا پێشوان لێندێ پێویستە ئەمە دەرکەکەمان بۆ بووە دەرکەکەمان بۆ بیەوە مێکە لاڤەتاڕەکان کەمەندووە ئەو تەڵەیەک بوو ئەمیان دانابوو لێرە خۆی پێویستە لێرانە دەرمانەکەمان پێ بێت چکۆ شەڕکردن لەگەڵیان ئاسان نییە یۆ دەرمانت پێ نەبێت کە خەڵکی بێت چاک دەکەیتەوە لێرانە هیچ نەبوو زانیۆسەکانی کە پێمان جیاوازانین ئەوە باشە ئەوەش بۆتە لیڤڵ 2 چەکەی ئەوە نەماوە زۆر چەکە باش نییە زۆر بەدڵ نییە هەر تیر و کەوانەیان باشە استەوە بۆتە لیڤڵ 2 دەستەکە زۆر باشە لە بەسمانیشتا
کێشەکەەوە بوو خوێندنەوە نازۆ بە باشی لەوەدا بەوە بۆیان دەڕێن با خۆشمام شاری نەجارێ باش مالیۆگێت باشە ئەوەی کە مەزگین دەغەلاش نەڕۆشت کارەکانمان چەندمان دامێژ لێ بردم هەرۆندای لێ ڕۆشت بوو هەریەک بۆ بەیەک لێدان تێک ماشکان ئەوانەی لێ دابەزین هەمیانمان کوشت ویستە لێرەوە بووین ئەمەش باڵندەکەمان هات ئێرانەی تێکشکان هەروکۆ کچەکە پێیوتین وتی بڕۆ تێکی بشێنە ئەم کارگە بچووکە Stay calm. هەچی قسەی لەگەڵدا دەکەین و دوو کۆتایی بە پارتەکە دێنە You are truly Nam Samsiyu, great warrior. Lungare. وتی تۆ باڕ پێکرایت The ئێستا path of willows will lead you تۆ to جەنگاوەریت you. This is where we part. You've honored me with your fight, Rimoka. The honor is mine, my friend. I will spread words of your deeds. Ewa Ngao. سەکارێکی پێڕاستوارین دەبێت ئەم کریستاڵانە بدۆزینەوە لیڤڵێکی تریشمان بەرز بووە ئەجا لێرەوە کۆتایی بەم پاس دەدێنم هیوادارم ڤیدیۆکەتان بەدڵ بێت لایک و سەبسکرایبتان بێتێت تا ڤیدیۆ کاتێکی تر خواتان لەگەڵ